قوتابخانەکەم لێرە لەگەڵمە بەڕێز سامان سیوەیلی گوتەبێژی وەزارەتی پەروەردەی حکوومەت یاریمی کوردستان زۆر بەخێر بێی بەڕێز سامان سپاس کە لەگەڵمانی ئەمڕۆ زەنگی ساڵی نوێ خوێندن بۆ 2025-2026 لە هەرێمی کوردستان دەست پێ دەکات ئامادەکاریەکانی وەزارەتی پەروەردە بۆ ئەم ساڵ چییە؟ بەڵێ سەرەتا دەمەوێت بە ناوی وەزارەتی پەروەردەوە پیرۆزبایی لەسەر جەم قوتابیانی هەرێمی کوردستان بکەم، هەروەها لە مامۆسایانی خۆشەویست و قەدرگران لە سەرجەم خێزانە گەورەکەی وەزارەتی پەروەردە بە بۆنەی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن ساڵی خوێندنی 2025-26 بە ئومێدیەوەی ساڵێکی پڕ ئارامی و پڕ ئاسایش و پڕ هێمنی و پڕ دەستکەوتی بواری خوێندن و کەرتی پەروەردە بێ لە هەرێمی کوردستان. وەک بەڕێسان ئاماژەتان پێدا ئەمڕۆ دەرگای خوێندن بەڕووی زیاتر لە 1,800,000 قوتابی دەکرێتەوە لە هەرێمی کوردستان. بەو دەستکەوتە بەو خەروارە زۆر و زەوەندەی بەڕێسان لە راپۆرتەکەتە ئاماژەتان پێدا کە وەزارەتی پەروەردە لە ماوەی ساڵانی ڕابردوو بە تایبەت لە کابینەی نۆهەمی حکوومەت هەرێمی کوردستان هەنگاوی زۆر گەورەی ناوە بە ئاراستەی چاکسازی بە ئاراستەی گرنگیدان بە ژینگەی قوتابخانە بە دروستکردنی باڵەخانە بە نۆژەنکردنەوەی باڵەخانە بە بابەتی بە دیجیتالکردنی سیستەمی خوێندن کۆمەڵێ داهێنانی کۆمەڵی پلاتفۆرم ئەتوانین بڵین بەراورد بە وڵاتانی ناوچەکەەوە بەراورد بە باقی پارێزگاکانی دیکەی عێراق خۆشبەختانە شانازیەکەین بۆی وەزارەتی پەروەردەی حکوومەت هەرێمی کوردستان توانیوێتی ئەم هەنگاوە گەورانە بنێ و بەڕاستی دەبێت شانازی بە خۆمانەوە بکەین و گۆڕانکاریەکانی کەرتی پەروەردەش گۆڕانکاریەک نین کە بە ئاسانی دیار بن. بۆ نمونە ئەگەر لە شەقامێکی سەرەکیدا گەر پردێک دروست بکرێ هەموو خەڵک دەیبینێ، بەڵام ئەو گۆڕانکاریانی بەڕێز دامەژەتان پێدا مەسەلەن گۆڕانکاری لە 500 کتێبە لە ماوەی کابینەی نۆهەمی حکوومەت هێرمی کوردستان ئەمە کارێکی ئاسان نییە. هەر گۆڕانکاری جەزری کراون واتە ڕیشەیی لەبەرگەوە بۆ بەر گۆڕاوە پرۆگرامەکان جگەل لەوەی کە سەرجەم پرۆگرامەکانی خوێندن پێداچوونەوەی زمانەوانی پێکراوە کاتی خۆی جار هەبوو لیژنانی کە پرۆگرامیان داناوە یان وەریان جێڕاوە لە ڕووی زمانەوانی و ڕەنگە هەڵاکەم و کوڕی ئەو کەلێن هەبوو گۆڕانکاریانەکراوە بەڕێسەمان بە گوێری ئەو گۆڕانکاریانی کە دنیا پیاتی پەڕێ واتە کوردستان پێویستی بەوە هەیە کە پرۆگرامی هاوچەر خوێنێ لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردەم خۆمان بگونجێنین ڕەنگە پرۆگرامێک بۆ 30 ساڵ پێشێ سادانراوە نەگونجێ بۆ ئەم سەردەما لەسەر ئەساسی گۆڕانکاریەکانی سەردەم بۆ ئەوەی ئێمەش هاوتەریب لەگەڵ گۆڕانکاریەکانی دنیای پێشکەوتوو بڕۆین لەسەر ئەساس و بنەمای ئەو گۆڕانکاریانە ئێمەش پرۆگرامەکانمان گۆڕیوە. زۆر باشە لە بواری قوتابخانەکان ژمارەی زۆری بینایی نوێی قوتابخانە دروستکراون نۆژەن کراونەتەوە ئەو شوێنانی کە دوورە دەستن بە تایبەتی وەزارەتی پەروەردە چی کردووە ئەوەی کە هەیە لە ئاستی پێویستی ئەو ژمارە قوتابیانە هەن کە لە هەرێمی کوردستانن؟ بە خۆشحاڵیەوە ئەگەر هەرێمی کوردستان بەراوردکەی بە وڵاتانی ناوچەکە و بە پارێزگاکانی دیکەی عێراق خۆشبەختانە ئەتوانین بڵین لێرە زۆر ئاستەکە باشترە. تەنها لە کابینەی نۆهەمی حکوومەت هەرێمی کوردستانە وەزارەتی پەروەردە توانیوێتی 227 باڵەخانە دروست بکات جگەل لەو 29 قوتابخانەی کە تا یەکیدا دەکەونە بواری کارکردنەوە بواری خزمەتەوە واتە ژمارەکە دەگاتە نزیکەی 260 قوتابخانە بە نزیکەی تقریبا جگەل لەوە 1680 قوتابخانەمان نۆژەن کردبووە تا یەکی 2025 تەنها لەم ساڵە 430 قوتابخانەی دیکە نۆژەن کراوەتەوە واتە ژمارەکە نزیک 2100 قوتابخانە بەس نۆژەن کراوەتەوە. ئەمانە هەمووی تێچووە، ئەمانە هەمووی کاری ویستووە، ئەمانە هەمووی جهد و کۆشی ویستووە سوپاسی بەشی ئەندازەی پەروەردەی گشتی پارێزگاکان و بەڕێوەبەراتی گشتی بیناسازی لە وەزارەتی پەروەردە دەکەین کاوان لێبڕاوانە و خەمخۆرانە لەگەڵ ئەم کارانەدا ڕۆشتون جگەل لەوە ئێمە پرۆسەیەکی دیکەمانەی پێ دەڵێن پرۆسی فراوانکردنی قوتابخانە. فراوانکردنی قوتابخانە ئەوەیە کە قوتابخانەیەک لەبەرەوەی ڕەنگە دیزاینەکەی نوێ کەون بێ بڵین ڕووبەرەکەی زۆرە بەڵام ڕووبەری بیناکە بچووکە بەڵام ئێستا لەبەرەوەی ژمارە قوتابی زیاتری تێدایە پێویست دەکابەوەی کە چەند ژوورێکی دیکەی بۆ دروستکەیت لەم ناوەندەشدا تا ئێستا نزیکەی 1000 ژوور دروست کراوە بەو ژمارەی کە ئەم ساڵ 2025 تا بۆ لەگەڵ ژمارەکانی ڕابردوو تێکڕاپێکەوە ژماری ژوورەکان 1000 ژووری تێپەڕاندووە واتە بەس لە بواری بیناسازی و تەلار و
نۆژەنکردنەوە دروستکردن یعنی هەنگاوی زۆر گەورەمان ناوە زۆر باشە بەڕێز سامان دیارە کە سەررجەم ئەم بابەتانە پەیوەستن بەوەی کە ناوەڕۆک و کوالەتی خوێندن چۆن دەبێت دیارەکە لەسەر پێشنیاز وەروە داواکاری سەرۆکۆزیران مەسرور بارزانی دەستەی متمانە بەخشین دامەزرا لە وەزارەتی پەروەردە بۆ بەرزکردنەوەی کوالەتی خوێندن لە هەرێمی کوردستان بەڕێزیش ئاماژەت بۆ کرد کە گۆڕانکاری لە منهەجی خوێندن و کتێبەکان و پرۆگرامەکەدا کراوە کوالەتی خوێندن لە هەرێمی کوردستان تا چەندە لە بەپی ستانداردەکانەوە توانێتی پێش بکەوێت وەزارەتی پەروەردە هەموو هەوڵێکی داوە کە لەگەڵ ستانداردی جیهانی کلێنمان نەبێت یاخود مەودایەکی زۆر نەبێت خۆشبەختانە بەڕەغمی وێڕای ئەو هەموو قەیران و ئاستەنگەی کە حکوومەتی فیدرال بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ کەرتی خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان دروستی کردووە بە نەناردنی بوجە بە دواخستنی موچەی مامۆسایان و فەرمانبەران لەگەڵەوەشدا خۆشبەختانە ئەتوانین بڵین ئاستی خوێندن کوالیتی خوێندن ئاستێکی زۆر بەرزدایە لە هەرێمی کوردستان بەڵام ئەمە ناکاتەوەی کە ئێمە تمۆحی ئێمە لە ئاستێکا بۆستی و بڵین ئیدی تاو مادەم ئاستی خوێندن لەم ئاستایە تاو نەخێر بەردەوام هەوڵی دەوێت کۆشی دەوێت بە دوواداچوونی دەوێت هەڵسەنگاندنی دەوێت بەردەوام لەگەڵ گۆڕانکاریەکانی خوێند یعنی هاوچەرخ لە دنیادا دەبێت ئێمە خۆمان بگونجێنین بنمونە لەبارەی تەکنەلۆژیا و ئەو داهێنانە نوێنی لە تەکنەلۆژیا و زیرێکی دەستکرد و ئەوە ناشێ کوردستان ناکرێت کوردستان لە پاشەوە بێ بۆیە کوردستان یەکێکە لەو ناوچانەی لەو هەرێمانەی کە زووترین دەست پێشخەری کرد بۆ بابەتی زیرێکی دەستکرد و دەمنچکردنی لەگەڵ پرۆسی خوێندنە لەوەی ئەو پرۆسی کە جەنابەت پلاتفۆرمی قوتابخانەکەم کە ئاماژەتان پێدا ئەمە یەکێکە لەو دەست پێشخەرانەی کە کراوە بەدەر لەوە بەڕێسانەگەر لایەتان بێەوە بینەرانی خۆشەویست لە یادیان بێ لە سەردەمی کۆڕۆنادا وەزارەتی پەروەردە زۆر بەزووی بەدە سات 8,000 وانە 8,000 ڤیدیۆی تۆمار کرد کەوانەکانی کتێبەکانی خوێندن بوون بۆ قوتابی بۆ ئەوەی فێربوون لە دوورەوە بۆ ئەوانەی کە دابڕین ماوەیەک ماوەی چەند مانگێ بەخۆی بابەتی کۆڕۆناوە ئێمە لە ڕێی فێربوون لە دوورەوە توانیمان قوتابیان سوودمان کەینەوەی کە دانەبڕێن لەوانەکانی خوێندن بەدەر لەوە بابەتی دیجیتالکردن بابەتی ئیپەروەردەمان هەیە کە سەرجەم داتاکانی وەزارەتی پەروەردە لە ڕووی کەلوپەل لە ڕووی سەرچاوی مرۆیی هەر هەمووی تێدا تۆمار کراوە یعنی ئێستا بەڕێزت یاخود هەر هاوڵاتیەک هەر ڕۆژنامەنووسێک بێ مەسەلەن بزانێت لە وەزارەتی پەروەردە چەند کەس هەڵگری ڕوانامەی دبلۆمە بە یەک کلیک دەتوانێت زانیارەکانی دەستکەوێت چەند قوتابخانەمان هەیە چەند ژووری تێدایە چەند ئامێری فێنکەرەوەی تێدایە قوتابخانەکان هەموو داتاکان بە کەلوپەل و بە سەرچاوی مرۆییەوە تیایدا تۆمار کراوە لە کاتێکا لە ساڵانی ڕابردوو ئێمە بۆی داتایەک وەرگین دەبایە گشتانێکمان کردای بۆ سەرجەم پەروەردەی گشتی پارێزگاکان و کاتی زۆری دەبر هەتاکو داتاکانمان بەدەست دەکەش بۆ داتاکانیش دروست نەبوون نەو سەردەمانەیە با ڕازگۆ بین بەڵام ئێستا داتاکان لە بەرەوەی ئەلکترۆنی لە بەرەوەی هەمووی تۆمارکراون هیچ هەڵەیەکی تێدانیەوە بە خێراترین کات لە ماوەی چەند چرکەیەکدا دەتوانی هەر زانیارێکت دەوێت بەدەست بگا ئەمە یارمەتی دانانی پلانمان دەدا بۆ وەزارەتی پەروەردە یارمەتی بەرچاوڕوونیمان دەدا بزانین مەسەلەن هەنگاوی ئایندەمان چی بێ بۆ نمونە لە پسپۆڕەکان نەقسمان هەیە ئاسی بڕانەمەی مامۆستا ڕاهێنانی مامۆستا چەند ڕاهێنانیان کردووە چەندی پێویستی بە ڕاهێنانی دیکەیە دابشکردنی قوتابیان بەسەر پۆلەکاندا چ قوتابخانەیەک لۆدی زۆر لەسەر چ قوتابخانەیە کەمتر چ قوتابخانەیەک مامۆسایان ژماری میلاکیان زیاترە چ قوتابخانەیە کەمتر دەتوانانی ئەمە سەرجەم داتاکان وەکو لەسەر شاشە لە بەرچاوت بێ بۆی یارمەتی داڕشتنەوەی پلانی پەروەردەی وەزارەتی پەروەردە زۆر باش هەر لەگەڵەوە هەنگاوانە و بە دیجیتاڵیکردنی سیستمی پەروەردە و پێشکەوتنەکان لە بواری ئەلکترۆنی بۆ یەکەم جار کوردستان کەوتە سەر نەخشەی هەڵسەنگاندنی سیستمی پەروەردەی ئەوەی کە بەشداری کرد لەو سیستەمە کە تیمس و پیسا بوو ئەمە تا چەندە کاریگەری هەبوو چەندە هەوڵ دەدرێت کە لەم پلاتفۆرمە جیهانیانەدا وەزارەتی پەروەردە بتوانێت سوود وەربگرێت چەند قازانجێکتان بەدڵنیای و قازانجی گەورە هەیە یاخود دەتوانین بڵین کوردستان ئەمڕۆ و بەڕێسان ئەمەژەتان پێدا لەسەر نەخشەی جیهانی پەروەردەییە بەڕاستی چۆن بابەتی نەوت و وزە دەڵێن کوردستان لەسەر نەخشەی جیهانە نەخشەی وەزەی جیهان بە هەمان شێوە هەموو کەرتەکانی دیکەش وایە ئەمەش بەڵگەی ئەو پێشکەوتانەیە کە لە هەرێمی کوردستان بەدەساتون ئەو وەرچارخانە گەورەیە کە لە کەرتی پەروەردەدا لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە کابینەی نۆدا لەبەرەوەی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی بەڕاستی پشگیرەیەکی تەواوی کەرتی پەروەردەکە بە تایبەتی لە کابینەی نۆەوە و هەر لە چوارچێوەی کابینەی کارنامەی کابینەی نۆمی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتادا گرنگی زۆر درا بە کەرتی پەروەردە کە دەڵێن پێدا چوونەوە یاخود گۆڕانکاری لە پرۆگرامی خوێندن کراوە لە کابینەی نۆەمدا
ئەمە لە چوارچەوەی کارنامەی کابینەی نۆمی حکوومەتی هەرێمی کوردستاندا بوو بە دیجیتالکردنی خوێندن و کۆمەڵێ کاری دیجیتاڵی دیکە بە ئەلکترۆنیکردن هەمووی لە کارنامەی کابینەی نۆمی حکوومەتی هەرێمی کوردستانە بوو بۆیە ئێمە لە چوارچەوەی ئەو کارنامەی حکوومەتە توانیمانە هەنگاوەکان وەک خۆی ببڕین و وێڕای ئەوەش کۆمەڵی دەست پێشخەری دیکە بکەین بۆیە بەشداریکردن لەو تاقیکردنەوە نێودەوڵەتیانەیە ئەوە هەنگاویشی گەورەیە دەستکەوتێکی گەورەیە و ئەمڕۆ کوردستان بەڕاستی لە بواری خوێندن لە بواری پەروەردە بەڕاستی لەلایەن ڕێکخراو نێودەوڵەتیە گەورەکانەوە ڕێکخراوە جیهانیەکانەوە بەڕاستی حسابی تایبەتی بۆ دەکرێت و خۆشبەختانە کوردستان دەتوانین بڵین بەڕاستی لەسەر ئەو نەخشە نوێیە. زۆر باشە هەر لە سەردەمی کابینی نۆی و سەرۆکایەتی سەرۆکوەزیران مەسرور بارزانی ڕێکخستنەوەی ڕێنمایی و یاساکان دەرچوو هاوکات بۆ خوێندنی ناحکومیش بە هەمان شێوە ئەم بابەتانە ڕێکخرایەوە. پەروەردەی حکومی و ناحکومی تا چەندە بەپێی ئەم یاسایانە ڕێکخرانەوە و ئێستا لە چ ئاستێکدان بە هەردوو بەشەکەیەوە؟ پەروەردەی حکومی لەسەر ڕێڕەوی یاسایی خۆیەتی لەسەر تعلیمات و سیستەم و ئەوەی پەیڕەوی خۆی هەیە بەڵام لە کابینەی نۆ هەمدا توانیمان یاسای وەزارەتی پەروەردە یاسایەکی زۆر گشتگیر زۆر سەردەمیانە دەربکەین و لە پەرلەمانی کوردستان دەنگی پێدرا لە کابینەی نۆ هەمدا ئەگەرچی دواتر بەهۆی بڕیارێکی دادگای فیدرالیەوە جۆرێک لە ئاستەنگ دروست بوو بۆ ئەو دەنگدانە بەڵام تا ئەو ساتە وەختە یاسای وەزارەتی پەروەردەیە و ئومێد دەکەین لە خولی داهاتووی پەرلەمانە ئەگەر جاریتر دەنگدانی بۆ بکرێتەوە دەنگی پێ بدرێتەوە یاسایەکی زۆر سەردەمیانەیە زۆر هاوچەرخانەیە ئەمە سەبارەت بە کەرتی حکومی کەرتی ناحکومیش بێگومان ئەویش بە پێی یاسا ڕێگە پێدراوە و ڕێنماییەکمان هەبوو کۆن بوو لە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2021 دەرچوو ئەم ڕێنماییە گۆڕانکاریی گەورەی کرد لە بواری خوێندنی ناحکومی هەروەها لە یاسانوێکی وەزارەتی پەروەردەش فەسڵێک تەرخان کراوە بۆ کەرتی پەروەردە یاخود کەرتی خوێندنی ناحکومی کە بە یاسا و ڕێنمایی دیاری کراوە ڕەنگە خەڵکانێک کە بێ مەسەرەن زۆر جار هەوڵ دەدا چۆن دەڵێک کەلێنێک بخاتە نێوان خوێندنی حکومی و ناحکومی بەڵام خوێندنی ناحکومیش دوجار منداڵانی کوردستانی دەخوێنن و وەزارەتی پەروەردە خوێندنی بە خۆڕاییە بۆ سەرجەم منداڵان و قوتابیانی هەرێمی کوردستان بەڵام دیارە هەندێک خانەوادە بەویستی خۆیان بەخواستی خۆیان دەیانێ منداڵەکانیان بخەنە کەرتی ناحکومی ئەو ڕێگە پێدرا و کەس ڕێگان لێ ناگرێ بەڵام ئەو قوتابخانە ناحکومیانش لە ژێر چەتر و چاودێری وەزارەتی پەروەردەی حکوومەتی زۆر باشە جەنابەت لەگەڵم بمێنەوە پامێرانمان و هاوکارانم لە شارەکانی کوردستان وەردەگرم لە بەردەم قوتابخانەکان دەگەڕێمەوە لای بەڕێزت زیاتر